لە ئافرەتە بە تێپەڕبوونی کات لەژێر کاری هۆرمۆنی ئافرەتانەوە دوای تەمەنی باڵغبوونەوە دەستەکە بە گەورەبوون و شکلی خۆی وەرەگرێت لە پیاوە ئەو هۆرمۆنە نییە وردە وردە ئەپوچێتەوە. ئیشی سەرەکی مەمک بریتە لە شیر دروستکردن و شیردان کە وەکو ئیشی سەرەکی بۆ ئافرەت لەبەرەوەی ئافرەت شیرەدا ئەوە گەورە ئەبێ مەمکی گەورە بێ و شیری تیا دروست دەکرێت لەژێر تەسیری هۆرمۆنی پرۆلاکتین شیری دروست دەکرێت کە لە مێشکۆ دێت لەژێر تەسیری و ئسترۆژین و پرۆژیسترۆنەوە کە لە هێلکەدانەوە دێت شکل و شێوە و قاڵبی خۆی وەرەگرێت. ئەمە ئیشی سەرەکی ئەوەیەتی بێجگەڵەوەی هەمووشمانەزانین وەکو بنەچەیەکی جیاکردنەوەی بە شێوەی گشتی ئافرەت و پیاو مەمکە کە لە شێوەی جوانکاری شەداتە ئافرەت کە لە پیاوە بە شێوەی گشتی ئەو شێوەیە نابینرێت.